دەست پێ بکە. خۆشحاڵین ئەم بەیانێت لەگەڵتانی بە هیوان ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆش و پڕ ئینێرژیتان هەبێت. ئەمڕۆ ئێمە لە بەیانی 24 لە بڕگە و بابەت و تەوەری جیاواز لەگەڵتانی بە تایبەت بۆ ئەمڕۆ تیشێک دەخینە سەر بابەتە هونەری و ئەدەبیەکان. سڵاوتان لەبێت و بەیانیتان باش. بەو چەشنێکی ئەمە بەیانیەکەمان لەگەڵ ئێوە بە خەندە دەست پێ کرد بۆ هیوایی کە ئێوەش ژیانتان پڕ بێ لە خەندا و تەندروست بن و بەو هیوایی کە ئارامی میوانی ماڵەکانتان بێت بۆ میوانی دڵەکانتان بێت. هیوای ئەوە خوازین کە بتوانین ئەم بەیانیە پرۆگرامێکی جوانتان پێشکەش بکەین. بابەتەکانی ئەمڕۆژمان سەرنجڕاکێش بێ بۆتان. جا لەگەڵمان بن بۆی کە بزانین لەمڕۆ چی ئامادەیە بۆ بینەرە خۆشەویستەکان. خانمان بە شێوەیەکی جیاواز ئەمساڵ پێشوازی لەسەری ساڵ دەکەن. لە کازاخستان زیاتر لە 130 نەتەوەی جیاواز هەیە، 150,000 کوردیش لەم وڵاتە دەژین. هونەری وێنەکێشان و تابلۆسازی لە لای گەنجانی کوردستان بە شێوەیەکی بەرچاو پەرەی سندووە. بابەتەکەی خۆتە خۆت دەست بەسەرچاو. بابەتەکە هی منە، هی خانمانە، بەڵام هەمیشە ئێمە گەر خۆڕازاندنەوەیەکەکەین دروستە بۆ ئاسوودەی دەرونی خۆمانە، بەڵام کەمتر ئێمە ڕوخساری خۆمان ئەبینین بۆ بەرامبەرەکەمانە کە خۆمان ئەڕازێنین و خۆمان جوان ئەکەین بۆی کە هەستی جوانی باشی بە بەرامبەرەکەشمان بدەین جگە لەوەی کە خۆمان ئاسوودابین. دروستە هەندێک بابەت هەیە خۆمان بۆ دڵی خۆمانی ئەەکەین، بەڵام دوجار بۆ ئەوەیە کە ئێمە بەڕازاوەترین شێوە دەرکەوین. جا ئەم بابەتە پەیوەستە بە سەری ساڵەوە کە ئێمە خانم لە هەموو بۆنەیەکدا هەوڵ دەدەین جیاوازتر لە ڕۆژە ئاساییەکان دەربکەوین، گرنگی تایبەت بە مێکاپ و بە قژ و بە ستایلی جلو بەرگمانە دەین. جا لە ساڵانی ڕابردوو خۆ ئامادەکردنی خانمان لە بۆنەکانە تەنها خۆی لە چوارچێوەی ڕازاندنەوەی ماڵەکانیان دەبینرا، بەڵام ئێستا ئەو ئامادەکاریە جیاوازە. بۆ نمونە هەکار لە جەژنانە دایکان ئەیتر بەرهێنانی ماڵ و خاوێنکردنەوەی شوێنی وا هەبوو خاوێنیان نەکردو. من نازانم میوانە هات ناو کەنتۆرەکەی سەیرە کرد ئەو شانەیەکی دەرونی باشی بە خانمان دەڵی، بەڵام بۆ پیاوان زۆر ناخۆش بوو، هەستێکی زۆر ناخۆش بوو کە دەگەڕایەوە ماڵ هەمووش پەرزا خەریکی ئیش و کار و ئەمان شوێنێک نەبوو تەنانەت لێشی دابنیشی. جا شوێنی واش هەکار پاکەکرایەوە هەر نازانم بە ساڵش گرنگ نەبوو. لەگەڵ هەر بۆنەیەکیشدا خانمان وەکو سۆڤان ئاماژەی پێدا خۆیان بە ستایلی جیاواز بەپی بۆنەکان ستایلیان دەگۆڕن. بۆ نمونە لەگەڵ هاتنی سەری ساڵ زیاتر گرنگی بە دیزایانی ڕازاندنەوەی نینۆکەکانیان دەدەن بەو ستایلانە تایبەتم بە کرێسمس من لی نازانم، بەڵام وان وسراوە. بەڵێ دروستە بەبەستمانەوە وردە وردە داخوازی ئەوەی کە تۆ بۆ جوانتر دەرکەوتن هەندێک ستایل هەیە بەکاری بهێنی، وردە وردە شتەکان پەرەیسن لە کاونتەر و ژێر نازانم فەرش و ئەوانە هاتین وردە وردە ئێستا بۆ ئاسوودەی و بۆ جوانکارەکان هاتوینتە سەر دیزانکردنی نینۆکەکان. جا بە شێوەیەکیش ستایلەکەی بۆ ئەکەن ئێستا بۆ کریسمس ئەبێ سەر نینۆکەکانت دەموچایی سانتای پێوە بێت، کڵۆبەفری پێوەیە. جامانە هەمووی دیزاین و کاری نوێن بەشی خۆشی جێی خۆی کردوتەوە لە ناو خانمان لە کۆمەڵگا. ئەچین ئەم بابەتە ئەبینین و دواترە گەڕینەوە لایە. من مەحسام لە ڕۆژەڵاتی ئیرانەوە هاتووم لە 2014 لە بواری نینۆکیشەکەم، یعنی تقریبا تەجربەی 10 ساڵم هەیە لە ئەم ئیشە و 4 ساڵێکی لە سولەیمانیە ئیشم و ئەم ئیشە یەکەم. لەگەڵ بوونەکان خەڵکەزی هەیە بە تازەکردنەوە. نینۆکیشێکی لەو شتانە کە خانومەکان ئەم زۆربەی خانومەکان ئەو ڕۆژانە حەزیان لێ بە گرنگی پێ ئەدەن.
و حەزەکەن ئستایل و دیزاینی هەڵبژێرن کە لەگەڵ بوونەکان ئەگۆنجە. بۆ نمونە ئیستا بوو بە بوونەی سەری ساڵ بە کریسمس ڕەنگی سوور و سۆز زیاتر بەکار ئەبن بە دیزاینەکانی کە زۆربە ئەگۆنجە لەگەڵ ئەو ئستایلە. ئاسەکە بابا نۆئێلە، داری کریسمس و سنۆفلیکە. بێگومان لە ساڵانی ڕابردوو فەرقی هەیە لەگەڵ ئێستا، چونکە خانمان زیاتر گرنگی بە خۆیانەیەن، زیاتر گرنگی بە جوانکاری ئەیەن. نینۆکیش بە هەمان شێوە بەشێکە لە جوانکاری بۆ خانمان و بە پێی وەرز بە پێی بۆنەکان خانمان حەزیان لە ڕەنگی جیاوازە، حەزیان لە دیزاینی جیاوازە، بەتایبەت لە شەوی کریسمس کە بەرەو ساڵی تازە ئەڕۆین. زۆربەی دیزاینەکان ئەبێتە بابەتی بابا نوئێل و ئەبێتە بابەتی داری کریسمس و ئەم جۆرە بابەتانە و ئەمەش بە شێوەیەکی بەرچاو کاریگەری لەسەر دەروونمان هەیە بەتایبەت لەسەر خانمان، چونکە دیزاینێکی نوێیە کە لە خۆیان ئەیبینێتەوە چ بابەتی نینۆک بێت، چ بابەتی جوانکاری بێت، قش بێت، هەر یەکێک لەو بابەتانە بێت گرنگیەکی لەسەر دەرونی خانمان دروستەکە کە هەست بە ئاسوودەیەک و سیقە بەخۆبوونێکی جیاوازەکەن. ژینگە پارێزان و ژینگە دۆستان زۆر کار لەسەرەوە دەکەن بتوانن ڕێژەی سەوزایی زیاد بکەن و ئەوانەی کە هەشن بیهێڵنەوە پارێزگاری لێ بکەن. بەڵام هەندێک جار تووشی دۆخی نەخوازراویش دەبێتەوە ڕەنگە ژینگە دۆستان و خەڵشیش نیگەران بکە بەڕاستی. ماوەیە کە دارستانەکانی دەوروبەری شارۆچکەی ئاکرێ ڕوبەڕووی نەخۆشێکی مەترسیدار بوونەتەوە و بەشێکیشیان لە ناو دەچن. جا ئەوەش وای کردووە کە چالاکوانان و ژینگە دۆستان نیگەران ببن وەلانی پەیوەندیداریش دەڵێت کە لێکۆڵینەوەیان لەسەر نەخۆشیەکە دەست پێ کردووە، بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە هیچ دەرەنجامێک بۆ ئەوەی کە ڕێگری لێ بکەن. دیمەنین بەلەکبوونا دارستانە دەستکردە ئاکرێنە لە دەردوورە سەنتەری قەزایێ. دناوێدا ئەف بنەدارن تەمەن درێژیە ji nav diçin û ev çenda hene ya bûye cihê dilgiraniyê. Ji navçûna van binedaran zêdetirî her aliyekî ji bo van çalakvanên jîngedost ya bûye cihê gomanê û ewan divêtin bi zûyî çarek bû bihête dîtin. Eger ev nexweşînê çareserkirdin lewaneye ev nexweşî bêde gwarsneve bû daristanê Sirûctîş dawakarên li laynê hikûmî kelêjineke taybet bêtin bo tênkin û temaşakirin ve darana hewkar çine bêne ev nexweşî bêde rêgirîkirdin. Çunki eger êde rêgirîkirdin lewaneye tûşî daristanê Sirûctî bîdin menteqî. اتهمبر و جنافچونê da ya ku van daristanan serheldayî aliyê şûlejê de diyar kirin ku hêşta wan nekariye sedeman bidene diyar kirin û ew yên li benda vegeriyana pişkinînan rawestiyan. بۆ çareserkirinê yan jî dîvçûna van hişîkbîna van dara hindek pêngav meha vitîne rêberiya daristan pawan dûkê gel teዕlîm alî yan jî xwandina bilind çend kesekên şareze hatîne ser vê hişîkbînê hindek şûl têda kiriye ku bizanin eya ev çi nexweşiye yan jî çareserî çi bîtin besîş ta encamê dîmayekê dernekeftîne. Qeza Akrê li gor amarên aliyên şûlejê xwedana 2500 dûnemên daristana destkirde û bi sedema vê nexweşiya serheldayî nîvadarên navan daristanan yên ketîn ber ji navçûnê û eva henê ya bûye cihê gomanê û dilgiraniyê. Ji navçûra vandaran çalakvan û jîngedûstên devera Akrê gelekî yên dilgiran kirîn ji ber ku ew den diyar kirin temenê herêk ji vandaran yet navbera 20 bû 5 saliyan da û bi hîç rengekî darên nûçandî neşin cihê wana vebgirneve. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê.
بۆ پێی کە هەرێمی کوردستان قوتبی گەشتیاریە تەواوی ئەو گەشتیارانەی کە لە ناوەڕاست و خواروی عراقن لە شەوانی سەری ساڵ هەمویان ئەوەی کە بە نیازی سەیران بێت و بە نیازی گەشتکردن بێت لە ناوخۆی وڵات ڕێک بۆ هەرێمی کوردستان جا شوێنی مانەوەی گەشتیار کراوەبوونی بە بەردەوامی چێشتخانەکان هەبوونی هۆتێل و مۆتێلەکان دەبێت یەکێک بێت لەو ئامادەکاریانەی کە لایەنە پەیوەندیدارەکان بە تەواوەتی ئامادەکاریان بۆ کرد بێت بۆی کە گەشتیار لە هەرێمی کوردستان ئاسوودە دەبێت ئەو چەند ڕۆژەی لێرە هەر خۆی هەر کەسێک کە دەوێت گەشت بکات جگە لەوەی لە پێناو بینینی شوێنێکی جیاواز ژنگەیەکی جیاواز لە هەمان کاتدا هەندێک جار پێویستی بە ئاسوودەی دەرونی و بە ڕلاکسبوونیش هەیە مرۆڤ برسی دەبێت پێویستە چێشتخانەکراوە بێ ڕەنگە کەسێکی ناسیاوی نەبێ لە هەمان کاتدا شوێنی حەوانەوە زۆر زۆر گرنگە جابۆیە لە سنووری پارێزگای سلێمانی ئامادەکاریەکان بۆ هاتنی گەشتیاران تەواو بووە بۆ مەبەستە بڕیاردراوە زۆربەی چێشتخانە و میوانخانەکانی شار لە ڕۆژانی پشوەکانی سەری ساڵ دەکراوە بن هەروەکو منیش ئاماژەم پێ کرد کە ئەبێ لایەنە پەیوەندیدارەکان ئاگاداری ئەو بابەتە بن بۆی کە گەشتیارەکان لە هەرێمی کوردستان ئاسوودە بن و بتوانن ئەوەندە یادگاری خۆشیان هەبێت جارێکی تریش سەردان بکەنەوە بە گوتەی بەرپرسانی لە قیسلەیمانی کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکانی کوردستان دەڵێن کە ئەم ساڵ هیچ گرفتێکی مانەوەی گەشتیاران نابێ بۆ پلانەکانیان بە شێوەیەک دانراوە کە هەر گەشتیارە لە شارمایەوە چ لە هۆتێل چ لە مۆتێلەکان شوێنی دەست نەکەوت ئەوان شوێنی دیکەیان بۆ دابینەکەن باپێکەوە بینەربین ئامادەکاری دەکەن و شوێن ڕێکدەخەن چاوەڕوانی گەشتیارن کە بۆ پشوەکانی سەری ساڵ ڕوو لە هۆتێلەکەیان دەکەن پلانی تەواو دانراوە بۆ ئەوەی ئەمساڵ جیاوازتر پێشوازی لە گەشتیار بکرێ بەرنامەیەکمان هەیە بۆیان بیدایەکەی تەڵان کەیەن ئێرە و ژوور حازرە بۆیان ژوورەکان هەموویان پاکە و وەسائلی چۆن بڵێنی تەدفیە و تەبرید و ئەوشتانە و نانی بەیانی هەیە لەگەڵیا بۆ فێ شانەکەکان هەیە مەسەلەن چۆن بڵێ مسابقەیەک هەیە بۆیان بۆ مناڵەکان بۆ عایلەکان بەجیا ئەنجا دیاریش هەیە بۆیان لە سلێمانی ئامادەکاری تەواو بۆ هاتنی گەشتیاران کراوە لە چوارچێوەی ئامادەکاریەکانیش پێشبینی دەکرێت تەنها لە ماوەی یەک هەفتەی پشوەکانی سەری ساڵ زیاتر لە 200,000 گەشتیار و سەردانی کار بێنە ناوچە گەشتیاریەکانی شارەکانی هەرێمی کوردستان وەک ئامادەکاری بۆ ئەو وەرزە لە سلێمانیش هەر شوێنێک نرخ زیاد بکات سزا دەدرێت کێشەی نەمانی شوێنی گەشتیارانیش ئەم ساڵ چارەسەر کراوە کێشەی شوێنمان ئەسڵەن نابێت لە شاری سلێمانی لەبەر ئەوەنەی کە دێ ئێمە ئامادەین کە شوێنی بۆ دابین بکەین دڵنیا بن لەبەرەوە گەشتیار کە ئەچێتە شارێکەوە کە ئاچێتە پارێزگایەکەوە شەپۆلە ئەم شەپۆلا ڕۆژەپۆلێکی تریە و ئێمەش ئامادەین هەموو کات کە شوێنی بۆ دابینکەین و نێڵین گلەیەک گازندەیەک بێتە سنووری پارێزگای سلێمانی ساڵی ڕابردوو لە ماوەی یەک هەفتەدا نزیکەی 200,000 گەشتیار بۆ بەسەربردنی پشوەکان ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان کردووە بۆ ئەم ساڵیش چاوەڕوان دەکرێت ژمارەکە زیاتر بێت چونکە سەرڕای ئەوەی ئامادەکاری تەواو بۆ هاتنی گەشتیاران کراوە لە بازگەکانیش ئاسانکاریەکی زۆر بۆ هاتنی گەشتیاران دەکرێت و تیمەکانی گەشت و گوزار لە بازگەکان هاوکاریان دەکەن ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە ساڵی نوێ گەشتیاران لە سلێمانی کەشێکی وای ڕەخساندووە کە گەشتیار هەست بە ئاسوودەی بکات ئەمە شوا دەکات گەشتیار کاتێکی زیاتر لە شارەکە بمێنێتەوە ئارامەختیار کوردستان 24 سلێمانی بابەتێکمانەیە باس لە کوردەکان دەکات جا لە هەر شوێ بین بەڵام ئەمەیان تایبەتە بەو کوردانێک کە لە کازاخستان دەژین بە ژێرەی ئامارەکان زیاتر لە 130 نەتەوەی جیاواز لە وڵاتی کازاخستان دەژین کوردیش وەک نەتەوە لە ڕێزبەندی هەشتم دێت زیاتر لە 150,000 کورد لە کازاخستان دەژین جا ئەوان بە چالاکی کولتوری و نەتەوەیەکانیان خاوەن پێگەڕۆڵێکی بەرچاون لە وڵاتەکە لە بۆنۆ ئاهەنگەکان تەواوی قسە و گۆرانی و هەڵپەرکیەکانیان کوردیە و
کوردانەیە ئەمەش فاکتەرێکی گرنگە بۆ پاراستنی کولتوری کوردی لەو کەسانی کە لە وڵاتان ئاژین. خەڵکێکی بەرچاو لە هۆڵی ماردین لە ئەڵمەتی کازاخستان کۆبوونەتەوە. ڕافیکی عەلی ئەم ئاهەنگەی ساز کردووە. هونەرمەندانی کورد جگە لە کازاخستان لە رووسیا و باکووری کوردستانەوە هاتوون. لێرە پەیوی ئامادەبووان و گۆرانی کوردی ئاوێزانی یەکتر بوون و پیر و لاویان خستۆتە هەڵپەرچێ. ji bo Kurdê me Sovyetê ava adet e eger ku divî 5 sal çi qas dost heye çi qas mirovê te nêzîng heye wê rojekî ji berav dibin bi te re ew ê şahiya te nivî dikin. ڕەوەندی کورد لە ئەڵمەتی کازاخستان لە ڕێگەی ئەم جۆرە کۆبوونەوە و ئاهەنگانەوە وەکو خۆیان دەڵێن هەم کللتوری خۆیان دەپارێزن هەم دابوونەریتی کوردەواری بۆنەوەکانی داهات و دەگوازنەوە. لە هۆڵی گراند ئەربیلیش هەر لە ئەڵمەتی کازاخستان ئیبراهیمێ فیلید ژمارەیەکی خەڵکی میوانداری کردووە. بەرپرسی کۆمیتەی کللتوری لە کۆمەڵی بەربانگی کورد لە کازاخستان دەڵێت ئەم چالاکیانە گرنگن بۆ پاراستنی شوناسی کللتوریمان. چند هنرê me zimanê me endanabe esajem zarokê xwe hemûya bi Kurdî hîn dikin em fêrî Kurdî dikin da ku zarokê me zimanê me bîr nekin çimkî Qazaxstanê heyanî sedî millet jiyan dikin ji wan yek ji Kurdin. ئیبراهیمێ فلی دەڵێت نەریتی کوردەواری هێندە جوانە دەتوانێت هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان کۆبکاتەوە. سنەتی ینی نەتەوە مەدە کووردا ینی عادەتەکە باو و کۆڵایە ئەم ji bivê عادەتێەوە دمەشن îro سنەتیا کوڕێ منە. ئەم çi hereketa dikin em bi xwayîkirina netewbûna xwe dikin yanî xwastina me em adet erf û adetê bav û kala xwayî bikin û îro li vir em bêjin rêxistinê me Kurda rêxistinê em bêjin Kurdê Sovyeta berê Federasyona Navnetewî bejdar dibin Asasa Kazaxstanê berbank ew jî bejdar dibin. باپیرانی ڕافیکی عەلی و ئیبراهیمە فلید زیاتر لە 100 ساڵە لە زێدی خۆیان ڕاگوێزراون بۆ ئەڵمەتی کازاخستان وێڕای سەختیەکانی ئاوارەیی بە هەستێکی بەرزی کوردانەوە دەژین. خۆشەوی محەممەد کوردستان 24 ئاڵمەتی کازاخستان. باشە بابین لەسەر کەش و هەوا بابزانین کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورە بە شێوەیە کە ئەوەی کەی بینین لە هەولێری پایتەخت ئەم 2-3 ڕۆژە ئەوەیە وەکو هەکار ئاماژەی پێکات کەشەکەی کەشی سەیرانە بەهاریانەیە هەور و هەڵاو باران نییە. با بچین پێکەوە بزانین شارەکانی دیکەی کوردستان چۆنە.
هەر پێیوەست بە کەشوهەوە و بە ئاسایشی ئاو لەم کابینەیە کارێکی زۆر لەسەر ئاو پاراستنی ئاو بەتایبەت بۆ وەرزی هاوین لەو شوێنانەی کە ئاو کەمەکاری لەسەر کراوە. بەنداوی گۆمەسپان یەکێکە لە گەورەترین بەنداوەکان کە بەسەیەم گەورەترین بەنداو لەسەر ئاستی کوردستان و عێراقدا دەدرێت. ئێستا لە قۆناغەکانی کۆتاییدایە و 165 کارەکانی تەواو بووە. بڕیار وایە لە ماوەی 8 مانگی داهاتوو بە تەواوی پرۆژەکە بە کۆتا بێت. بەڵە جا بارانبارینی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو وەک باسمان لێ کرد زۆر گرنگە بۆ بەکارهێنانی ئەو ئاوەی کە لە هی بارانەکانە. جا بەنداوەکە جگەلەوەی کە ئاسایشی ئاو دەپارێزێت پەرەی زیاتر بە سامانی ماسی وە گەشتیاری وە کوشت و کاڵیش ئەتەن ئەتوانێت لە وەرزی هاوینە لە 150 ئاوی هەولێر ئەم بەنداوە دابینی بکات. با پێکەوە بینەربین وەگەڕێنەوەێت. بەنداوی گۆمەسپان سێەم گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستان. تێچی دروستکردنی 95 ملیار دینارە. بەرزێکی 7 مەترە و درێژەکەشی 512 مەترە. دەتوانێت 115 ملیۆن مەتر سێجا ئاوی بارانە و کۆ بکاتەوە. هەروەها یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق کۆنکرێتی جۆری RCC لە پرۆژەی دروستکردنی بەنداوەکەدا بەکاردەهێنرێت. لە کاتی هاوین بە تایبەتی کە هەولێر کێشەی کەم ئاوی هەیە لە فەسڵی لە وەرزی هاویندا لە 2 مانگ کە تا 3 مانگی وەرزی هاوین دەتوانێت بتە هاوکاری ئەو چار بۆ ڕێ ئیفراز کە ئەو لە ئیفراز وەدەین لە بۆ هەولێر دەتوانی 110 هەتا 15 ئاوی دابین بکە بۆ سەروی هەولێر کە زنجان و حەسار و کەوانە. دوایش بۆ ئاودێری لە خوار خۆی زیاتر لە 16,000 دۆنم زەوی بەراو دەکا. ئەوەش کارێکی باشە بۆ جوتیارانی کە لەوێن دەرێ ئەرزیانەیە. بەنداوی گۆمەسپان بە تەواوبوونی دەبێتە سێەم گەورەترین بەنداو لە هەرێمی کوردستانە و ڕوبەرەکەی 6 ملیۆن و 125 هزار مەتر دووجایە. شەو و ڕۆژ کار لە پرۆژەی دروستکردنی ئەم بەنداوەدا دەکرێت کە چاوەڕوان دەکرێت لە پاراستنی سامانی ئەو بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێرزەوی و بەرەنگاربوونەوەی وشکە ساڵیدا ڕۆڵی هەبێت. هەروەها دەبێتە سەرچاوەیەکی گرنگی دابینکردنی ئاوی پاک بۆ هەولێر و کەرتی گەشتیاری ناوچەکەش دەبوژێتەوە. ئەمە حالیان لە بەرزکردنەوەی بەنداوەکەینە قۆناغی ئەساسی تەواو بووە قۆناغە سەرچەکان زۆربەی تەواو بووە لە بەرزبوونەوەینا لە 165 کارەکانمان تەواو کردووە. ئێستا بەنداوەکەمان نزیکەی 42 مەتر بەرز بۆتەوە بەهۆی وەرزی سەرما پلەکانی گەرمە دابەزیون بە تایبەت لەو ناوچێرە دۆڵە ینی بەیانیان پلەکانی گەرما لە ژێر سفرەوە ناتوانین کار بکەین. کارەکانمان بەردەوامە بەڵام بە سستی وەکو وەرزی هاوین و بەهار نییە. بەنداوەکە 16,000 دۆنم زەوی بەراو دەکات. هاوینان دەتوانێت 10 بۆ 15 ئاوی خواردنەوەی هەولێر دابین بکات. ئاوی ژێرزەوی بۆ کانیا و ڕووبارەکان زیاتر دەکات. دەبێتە هۆی زیادبوونی ئاوی ژێرزەوی و کانیا و ڕووبارەکان. سامانی ماسی پەرەپێدەدات و دەبێتە شوێنێکی گەشتیاری و بە هەزاران هەلیکار دەڕەخسێنێت. نزیکەی لە 190 کارمەندان و کرێکارانی پرۆژەکە ناوخۆین. 8 مانگی تر بەنداوەکە تاو دەبێت. قۆناغ بە قۆناغ ئاوی تێدا گل دەدرێتەوە. دروستکردنی بەندا و چەنامانجێکی هەیە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی لە گرنگترینیان پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ و گەشتیاری و ڕەخساندنی هەلیکار و پاراستنی ئاسایشی ئاوە لە هەرێمی کوردستاندا. بەڵام ئێستا بەنداوی گۆمەسپانێکێکە لەو بەنداوە کۆنکریتیانەی کە لەم کابینەیە دەستی پێکردووە و لە 165 کارەکانی تەواو بووە و 97 ملیۆن مەتر سێجا ئاو گل دەداتەوە. ڕێناز ساعالی کوردستان 24 بەنداوی گۆمەسپان. لەسەر بابەتە هونەریەکان دەوەستین تەوەرمان گرنگجیدان بە هونەرەکانی تابلۆی وێنەکەشان لەلایەن گەنجانەوە بە چەندین ستایل وێنە دەکەشتێت تابلۆ دەکەشتێ. بەڵام هەندێک ستایل و شێوازانە زۆر تایبەت و دەگمەنن ڕەنگە کەمتر هونەرمەند هەبی کار لەسەر ئەم بوارە بکە بۆ پێی ڕەنگە کارکردنی تێدا قورستر بێ. ئەمە بابەتی ئەمڕۆی ئێمەیە بە میوانداری هونەرمەند عەبدولخالق سەلمان شێوەکارە. کاک عەبدولخالق ئەمڕۆ لە ستۆدیۆ
لەگەڵ ئێمە دەبێ باز لە شێوازی کارەکانی خۆی دەکەوە ئەو بابەتانێک کە بەکاری دێنێ لە کارەکانی چین. بەڵێ بەخێر هاتن یەکەین بەخێر بیت سەرچاوان کاک عەبدولخالق بابەتێکمان هەڵبژاردو یاخود تەورێکمان هەڵبژاردو هەمووی تێکەڵە لە ڕنگ و کارێکە بە شێوەیەکە پێم وا بێت چەنابێت بە ڕیالیستیش کارەکەیت کارەکانت خۆی ئیشی من زیاتر شێوەکاریە زۆر چاکە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمەمانوێت باسی ئەو تەکنیکە نوێیانە بکەین کە هاتۆتە ناو بوار و هوەری وێنە کێشانەوە تا چەنە ئەتوانین بڵین تەکنەلۆژیا کاریگەری هەبووە لەسەر هوەری وێنە کێشان. وڵێ سەرەتا لەبارەی خولیای هوەری شێوەکاریەوە ئەمنا لە تەمەنی منداڵیەوە ئارەزوم هەبووە بۆ هوەری شێوەکاری بەڵام سەرەتا وێنەی سادە یان وێنەی سروشتم دەکێشە بەڵام لە ساڵی 2012 پڕیارمدا بە تاواتی بێمە ناو دنیای هوەری شێوەکاریەوە ئاسم کرە و توانایەمەیە کە لە ڕێگەی فڵچەکەی دەستمەوە تێکەڵ بە ڕەنگەکان ببمەوە ئەو پەیامێنە ناخمدا بیگەین وەکو شێوەکارێک یوتیوب زۆر ئیسفادەی هەبوو بۆ من سەرەتا لە ڕێگەی یوتیوبەوە چکە من نە هیچ مامۆستایەکمە بۆ نە لە هیچ شوێنە خوێندومە تایبەت بە هوەری شێوەکاری خۆم توانیومە لە ڕێگای یوتیوب یان خود لە ڕێگای فەیسبوک بتوان پەرە بە ئیشەکەم دەمون زیاتر هەر لەسەر کارەکانی خۆت هەندێک شتمان پێ بڵێ تۆ بەت شێوازێک کار دەکەی چی بەکاردێنی لە کارەکانت ینی ئەو مێزەی لە بەردەمی ئێمەدان دراوە سەیر دەکەین چەند سپڕێک لەسەر ڕەنگی جیاوازی هەیە هەندێک کاغەزی تایبەتت دانا و بەس شێواز و بیرۆکەی خۆت بەشێکان بڕی و ئامادە کردووە چۆنە شێوازی کارکردنی تۆ؟ بڵێ من زیاتر هەموو شێوازەکان گرتوۆتە بەر وێنەی مرۆڤ دەکێشم و وێنەم دروست کردووە لەسەر دیوار وێنەم دروست کردووە لەسەر شوشە و ئیشی لەون زێتیشم کردووە و ئێستاش ئەوەی کە ئێستا ئامادەم کردووە ئەمە سپای ئارت پێ دەنێن زیاتر ئەمە لە سەر شەقام دەکرێت لە ئەوروپا زیاتر ئەوە سەر دیوارەکان بەڵێ شێوەکارە ئەوروپیەکان لەسەر شەقام ئەم کارە دەکەن وە لە کوردستانیش من وەکو گەنجێک ئەم کارم دەست پێ کردووە ئینشاڵڵا ئەمڕۆ تابلۆیەکی جوانتان پێشکەش دەکەم کە لە ناخی خۆمدا دێخەمە سەر و تابلۆی باشە کەواتە ئێستا بابزانین ئەو کاری کە دادناوە چییە ئەو نمایشیکەی بۆمان بڵێ پێشمان بڵێ چی بەکاردێنی ئەوانە ئەگەر دەتوانی باش ئەگەر لە ڕاوەستانیش ئەگەر تابلۆکانی خۆت تووشی کێشێک نەبی ماشەڵڵا تابلۆکان زۆر جوانە تابلوانە بەربێتەوە لە خۆت دەشکێ لە ئێمە ناشکەکە دەر بە وریایی و مامەڵی لەگەڵ بکە پێشتر ئامادەکاریت کردو ئەمانت بەڕیوە وایە؟ بەڵێ چکە تاوەکو بە کاتێکی کەم تەواوی وایە ئەم تابلۆی ئێستا ئامادەی دەکەیت چیە؟ ئەمە لە ناخ خۆمدا دێخەمە سەر و تابلۆیار وەکوتم زیاتر هەندێک لە شێوەکارەکان ناتوان تعبیر لەو ئیشەی بکەن کاتێک دەیکێشی و کاتی تعبیری و تابلۆیەکە قسە دەکات لە بەری هەموو شتێک ئەوەی منەی بینم ناخی بابەتێکی ئەوینداریەی خاتە سەر دڵە و دوو کەسە و بە یەکەوە وانە باشە دەیبینی نزانین جا لە ئێمەوە دیارە با من باسێکی بکەم ئەو با بڵێن کاغەزانی کە بڕدراوە بە شێوەی وێنەیەەکە دڵێکە و دوو کەسیشی تایە جا من پێشەوەی کە تاڵمە من تاڵم کە شەرحم گرنگە بێت تابلۆیەکە بە تەواوی ئەومانایە بگەنێ کە لە ناخی خۆیدا هەیە ئەوەی ناخی خۆم اینجا چەند ئەم هوەرەی کە ئەیشیکات لەگەڵ ئەوەیە ئەها شوێنی ئەوێت کاک عەبدولخالق ئەو سپرایانە و بەرەم عەزیەی من کەوێ دانەیەکی جوانتر لەمەمە بێ بۆ بکڕی واز لە عەزە بێنە سۆبان نازانم کاک عەبدولخالق هاوسەرگیری کردویانە ئەمە بۆ خانمان زۆر کێشێ دەبێت ژوورێکی تایبەت هەبێت بۆی ماڵەکە تووشی هیچ گرفتێک نەبێت هاوسەرگیریت نەکردەوە لە ماڵی باشە وەڵاوە لە ماڵەوەی لای دایکی خدای قوبوڵیەکە ئەگەر با بێ ڕاستەکەن جەماعەتی ژۆڵەوە وەڵاوە جیرانیش قوبوڵی ناکاوە بەڵامی تر زۆر شت هەیە مرۆڤ کە ئامانجی لێ هەبوو ئەنجامی بدات دەبێ ئەوەی کە بێتە بەردەبت لە ڕێگەکە چوزانم سەختیەکە گونجاندنی شوێنە کاتە هەموو ئەوانە ئەبێت تۆ کاری بۆ بکەی بۆ ئەوەی کە بتوانانی بگەیتە ئامانجەکەت
مامۆستا خەڵق پێم وایە کێشێک لە مایکەکەت هەیە هەرچەندە دەتپسڕێنی لە کارکردنەکە ببوورە هەر خۆمەگەڵی خۆم مایکەکە یان من لە نزیکترم بۆ ئەگەر دەستت نەوەک جلو بەرگەکەت ئێستا زۆر دروستە خەمی جلەکەی خۆم جلەکەی خۆی تێک بین کاتی چەند ئەوێت بۆ نمونە دروستکردنی تابلۆیەکی سپرای هەر 5 خولەک 5 خولەک باشە وەکو من نییە مامۆستا عەبدولخالق وەڵامیش دەداتەوە کە کارێک دەکەم پەیوەندی بە مێشک و ئەوانە هەیە کەسێک پرسیار دەکە دەڵێم جارێ ڕاوەستا کارگیان دڵە لە خۆدانە من هەرچۆنی بە قوربان ئەوە زۆربەی پیاوان هەر ئاوان لە پیاوان دوو کار بەیەکەوە لە هەمان کاتە ئەوانی شەترانز دەزانن ئەویان دەگمەنە دەتوانێت لە کاتەوەی لە دووشت بکاتەوە بەڵام ئێمە ژنان فرسەتە تخواکەمێ با باسی خۆمان بکەم ئێمە ژنان لەلایەکەوە خەریکی دەرستانین بە مناڵەکەمان لەلایەکەوە خەریکی چێشتەکەمانین لەلایەکەوە خەریکی خاوێنکردنیمان لەلایەکەوە تەلەفۆنمان بەدەستە لەگە خوشکەکەمانە قساکەین هەموو کارە بەیەکەوەکەین هێشتان کاتیش بەشتان ناکە بەشمان ناکات مامۆستا عەبدولخالق لەسەرەوە قسە بکەین تۆ دەڵێ لە منداڵی و خەریکی ئەو کارم وایە چ تەمەنێک گونجاوە بۆ ئەو کەسانی ئارەزوومەندی ئەم شێوازن لە کارکردن بەڵێ من هەلە تەمای منداڵەوە کاتێک دەستم پێ کرد سەرەتای هونەری شێوەکاریم خەڵک وێنەکانی من یعنی ڕخنیان لێ دەبێت بەڵێ بێگومان بەس ئەمن بەو ڕخنانە نەکەوتم بەڵێ هەوڵدانی من و بەردەوام بوونی من سواز بەخواسە توانیم بگەم بەو ئاسی ئێسام کە ڕۆژێک لە ڕۆژان کاتێک من سەیری وێنەکەشی ترم دەکرد کاتێ دەمبینی دەمو دەبێ ڕۆژێک بێ من وەکو وێنەکەشم لێ بێ سەرکەوتوبی پێمان خۆشە گەنجێکی بەم شێوازە بەتوانە و بەهرەمەند دەبینین بەڵام ئەم شێوازی کارکردنی تۆ پێویستی بە پێم وابێت کە مامەش هەیە وایە ماسک ببەستن لە کاتی کارکردن هەرچەندە بۆ ئێمە نا ئێمە چەند خولەکێکە بەکۆتادێک بۆ خۆت کە بەردەوام کار لەسەر دەکەی بەڵام خۆی بەردەوام پێم وابێ هەر ئەم جۆرە هونەرەی نییە ینی ئەم جۆرە من باس ئەو شێوازی دەکەم تۆ بە شێوازی قەڵەم و ئەوەش ڕۆستمەکەی وایە چونکە لە تابلۆکان کە ئامادە کرابوو من 5 شێوازی وێنەکەشان وێنە دەکەشم هەروەکوتم لەون زەیتی سپرای ئارت و هەروە بە قەڵەم و بە قەڵەم چەندی شێوازیە لە نمونە هەیە بە کراسی گەورە یاخود ملەوەن یاخود ڕۆژ و سپی هونەر شێوەکاری چەندی شێوازیە ئەگەر بەڵکەیت پێم وایە تا ئێستا 4 بۆ 5 ڕەنگی بەکارهێناوە سۆڤان ئەوەی کە منیش ئەیبینم ئەوەی کە ئەیبینم ڕەنگە ئێستا بڵم لە 150 تەواو بووە یان هێشتا تقریبا دەتوانین شتێک بەڵام ئێستا هەست دەکەم بزانم چێ تابلۆیەکە هەر وەک لەسەر هەر بە دڵەکە زانی بابەتەکە بابەتی دڵ و ئەوینداری و ئەوینداری و سۆز و غەڕامیاتە بەجددی چونکە لە هەر کوێ خۆشەویستی هەبێت سەختیەکان کەمتر ئەبن ناخۆشیەکان کاڵتر ئەبن من پێم سۆڤان پێم خۆشە کارێکی وای هەڵبژاردووە لە بری هەرچەندە ئەمەش بەشێکە لە هونەر هەندێک جار تابلۆکێشانێک کە شێوازێکی خەمبارانەوە خەمگینانەی پێوە دیارە بەڵام بم بەیانیا من پێم خۆش بوو کە شێوازێکی وای هەڵبژارد کاک عەبدولخالق ئەم کارە تاوەکو ئێستا سوودت لێ بینیە لە ڕووی ئابووریەوە وەکو بزنس ساڵی 2016 دەستم کرد بە کاری وێنەکەشان بۆ خەڵک سەرەتا لە ڕێگای فەیسبووکەوە دەستم پێ کرد فەیسبووک و ئینستاگرام سپۆنسەرم لە ئینستاگرامدا سپۆنسەرم لە فەیسبووک دەدام لە ڕێگای ئەو فەیسبووک و ئینستاگرام توانیم پەرە بە ئیشەکەم دەم خەڵکێکی زۆردا ڕسمیان دەکرد بۆم دەکەشان اینجا دەگەڕاوە سەر داواکردنی خەڵک هەبوو داوای وێنەی بچووکی دەکرد هەبوو گەورەی داوا دەکرد هەبوو ملەوەنی داوا دەکرد هەبوو ڕەش و سپی داوا دەکرد ئەوانە هەر یەکە و نرخێکە گرنگ ئەویانی سوودێکی بۆ خۆتە بۆ لە ڕووی جا کاک عەبدولخالق ئەوە ئەم قاڵبانە ئەبێ پێشتر حازر بێ وایە قاڵبیان بۆ لە سپرای ئارت بەڵێ دەبێ حازر بێت تەنانەت وێنەکەشە ئەوروپیەکان ئەوانیش هەر بەم شێوە دەیکەن بۆی حازری بکەن دەگەڕێنەوە هەم شێوازێک خێراتریشە بۆ یەک جاریش بەکار دێت ئەو قاڵبە ئەوەی کە من بینیم تاڵ نار بێ
زیاتر خۆت لەسەر ڕەش و سپی کار دەکەی؟ بەڵێ. ئەجا وشک بوونەوەکەی چەندێکی ئەوێ؟ وشک بوونەوەکە هەر 10 دقیقە. ئێمە هونەرمەندی گەنجی دیکەمان بانگێش کردووە بۆ وشک بوونەوەکەی بۆ نمونە گەرمی بەکارەهێنا ئاگر بەکارهێنێ هەروان بەکاربین بەڵام چکەوە لە بە ئاگری بگومان نایلۆنەوە کێشە دروست دەکەن لە ماڵەوە بەکاردێن. ئەوە ئەستێرەکانی چەند ئەستێرەکانی ئاسانە بە دوو ئاوە شارەزایت باش لێ هەیە چەند دەیڵم شارەزایت باش لێ هەیە خوێنەوەکەی دروستە سۆڤان وایە ئێمە پێی دەڵن ویکیپیدیا لە سەرەتاوە هەموو پێداڕۆیشت. من بیرۆکەیەکی ئاسانتریشە بەمێ کاک عەبدولخالق ئەتوانی فڵچەی ددانە پێ بێت و لی دەیت و ئاها فڵچە ددانەکە بچوڵێنی چۆن بوو پێشنیارەکەم ببم بە هونەرمەند بە یەک پێشنیار ببم بە هونەرمەند. پێم وایە شێوازە کارکردنشکەمە وایە کاک عەبدولخالق ینی هونەرمەندان زیاتر بە فڵچە و بە قەڵەم و بەمانە کار دەکەن کە منەوانی بە سپرا کار دەکەن لە کوردستان بۆڵێ کەمە بەڵێ باس لە کوردستان دەکەین لە کوردستان زۆر کەمە بە هەمووی وەبزانام دووسێ وێنە کێشەیە کە ئەمانە لە پەیمانگە کۆلێژەکان دەخوێندرێ ئەگەر زانیاری هەبێ ئەمە بەس پێیوەستە بە سەلیقەی خودی کەسەکەەوە کات سەلیقە ئێستا کارەکە تەواو بوو تەنیا وشک بوونەوەی ماوە کارەکە ناوەڵەت زاری مایتی ئەگەر بتەوێ بۆ نمونە لەگە گروپێ لە گەنجان هەیە وەکو خۆت لەم شێوازە کار بکات و ببن بە گروپێک دیوارەکانی شار بنەخشێنن زەوی شار شەقامەکان بنەخشێنن بێگومان هەیە من ئێستا 5 هاوڕێترم هەیە کە بەم کۆتاییە ئەم بیرۆکەم بۆ هاتووە تیمەکەم دروست کردیا ئەو تیمەمە هەستاوین بەکردنەوەی خولێکی ئۆنلاین کە بێگومانە داهاتوودا دەمانێت ئەو خولە گەورەتر بکەین و لە جاتەوەی ئۆنلاین بی لە نزیکەوە خەڵک پێ بکەین بۆوانی کە ئارەزوی وێنەکەشانیان هەیە توانم بگەن بەو ئامانج و خولیانەی کە هەیتیان لە ژیانی خۆیاندا. هیچ لەو شوێنانەی ناو شاری هەولێر ئێوە کارتان لەسەر کرد و لەسەر دیوارەکان من کردومە بەڵام ئەوانیت کە نات چکە تازە باشی تۆ دەکەم بەڵێ شوێنێک کارەکان من لە قاعان هەوڵی لەش جوانی لە مەتعام کردومە ڤیددیۆکانم هەیە یەکێکە کارێکی هوەریەکە بە میوزیک لێبەن بۆی و جەوێکی بۆ دروستکەن من و هاکاریش کەوتوی نەتەگیانی کە عەبدولخالق زوو پرسیاری لەکەین لەگەڵەوەش توانی ئەو وێنە جوانە دروست بکات تاوڵۆکە زۆر جوان و سەرنجڕاکێش دەرماوە هێشتا ماویشێت تاوکاریەکە بە فڵچە دەکەی ینی تاوکاریەکە بە فڵچە دەکەم بڵێ بۆی ڕەنگەکە بە تێری ینی لەسەر کاغەزەکە هەبێ بە شێوازەکەی سەیری ئەەکەی ئەڵی چەند ئاسانە بەڵام دڵنیان بە پراکتیکی بچی بیکەیت ئەو ئەوەندە ئاسان نییە چون تەرکیزێکی زۆر باشی ئەوێت سۆڤان جگەلەوەی کە تەرکیزێکی باش لێوێ لە هەمان کاتدا ئەمە باڵێن سکێچەکەی حاضر کردووە پێشتر لە کاغزەکانی هەمووی بڕیوە داناوە ئەمەش تەکنیکە ئەنی ئێستا دەسەوڕ دەکەم ساڵێک خەریبم نەتوانم ئەوەی قاڵبەکەوە نیە لەم شێوازان ئەگەر بێت و یەک هەڵە بکەین تابلۆکەت فەشەلی دەینی بەڵێ چکە سپرای ئەگەی سپرای ڕەش لێنە پێش شینی لێ بدەم تابلۆیەکە هیچ مانایەک نامینی زە بۆ لە کاتی قسەکردن زۆر فکرم لای ئەوەش نەبوو ببورن چکە لەم شێوازە ئەگە بۆ یەک چرکەش ئەگە خەیاڵت بڕوە تابلۆیەکە لێوازە بەڵام ئێستا نا ئێستا ئاساییە بەجددی ئێستا نەموتوتم تۆ هونەرمەندی چونکە یەکێکە تابلۆکە ئەبێت کەشێکی زۆر تایبەت ئێمە پرسیار لە دوای پرسیارشی لێ دەکەین بەڵام پێویستە زانیاری وەرەگرین چونکە میوانی ئێمە بۆ ئەمڕۆ نایڵین هەروە لە دەستمان ڕزگارە خولت کردوێتەوە کاک عەبدولخالق بۆ 3 ساڵ لەمە بن خولێکی وێنەکەشانم کردەوە تێیدا چەندین قوتابن فێری وێنەکەشان کرد کە ئێستا لە ئاسی زۆر باشدان وێنە دەکێشن بەڵام بەم کۆتاییە بیرۆکەکەم گەورەتر کرد ئەوەش لە ڕێگای مامۆستایەک بەڕێز و مامۆستا ئاسۆ کە مامۆستای کارگەریان دەرسی دەڵێتەوە لە ڕێگای ئەوە توانیم کۆمەڵێک بیرۆکە وەرگم خولێک ئۆنلاینیت کە بکەمەوە کە لە داهاتوودا گەورەتری بکەم لە نزیک خەڵک فێر بکەم هەڵسام تیمەکەم دروست کرد ئەو تیمە پێک هاتووە لە 5 کەس کە خۆم وەکو بەڕێوەبەر وێنەکەشێکی تر کە کاک ئەحمەد دەناوی
ئەویش وەکو یاریدەدەری بەڕێوەبەر هەر یەکەوە هەستام کارێکم پێیاندا چکە دەرسی کارگەڕی چۆن بڵێ بەڕێوەبرن و پلاندانان و تیم و سەرۆکایەتی ئەوانەیە منیش هەستام ئەو بیرۆکانەم هەموو خۆستەوە توانیم لە ڕێگای مامۆستاسۆیەوە تیمێکی گەورە دروستکەم ئینشاڵڵا لە داهاتوودا هەم بتوانین وێنە لەسەر دیوار دروست بکەین هەم لەسەر مەتعەم و هۆڵی لێ جوانی ئەوانە لەسەر دیوار نمونەی گەنجانی بەتوانە بەهرەمەند هەر لە زیاددا بێت ئەمە چەند کاتی پێویستە بە دروستی بۆی ئەگەر بمانە وێنەکە نیشانی بینەران بدەین هەڵی بڕین و نیشانی بینەری بدەین کێشەی هەیە زۆر چاکە حەزەکەی بێنە باو لای من بیگرم ئاوها دەرچوو دوو ئەویندار لەسەر پردێکن لەگەڵ یەک و چەندەش جوانە ئینشەڵڵا ئەویندارەکان دایمە ژیانیان پڕ لە جوانی و ڕۆژ و خۆشیە بێت و پڕ لە ڕووناکیە بێت تابلۆکەش زۆر سەرنجڕاکێشە دەستخۆشی لێ دەکەین و هیوای سەرکەوتن و بەردەوامیت بۆ دەخوازین بۆ تۆ بۆ تەواوی هونەرمەندانی کوردستان بەردەوام هیوادارین لە داهێنان دابن وە نمونەیان زۆر بێ و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو کارێک کە دەیکەین ئەو هونەرێکە هیان ببێتە بەشێک بۆ بژێوی ژیانیان وەکو بزنسێک سوودی لێ بینم سپاس بۆ تۆ کاک عەبدوڵڵا لەگەڵمان بووی ئەم بەیانە ئێمە لەگەڵت دەمێنینەوە تاوکو تابلۆکە تەواو دەکەی سپاس بۆ تۆ کە میوانی ئێمە بووی ئێمە هەرنا بابەتی هونەری با بمێنینەوە بەڵام لە ڕووی ئەدەبەوە ئەچین بینەریە و بڕگێمان دەبین کە بینەرانمان شارەزان پێی ئەویش ئەحمەدی خانیە لەو بابەتەوە لەو ڕوانگەیەوە کە خاوەنی ویستوێتی ئیدارەدانی نیشتیمانی کوردانە لەلایەن سەرکردە کوردەکانەوە بێت لەو ڕوانگەیەوە ئەحمەدی خانی جاندۆست ئەمڕۆ باس لە نووسینەکانیەکەت بینەر و گوهدارێن هێژا ئەف دەم و هەمی دەمێوە خۆش بن ئەم خەلەکە کە دندە لە باهەبن لەگەل خانی ئەمێ دیسا لەگەل خانی بن خەلەکە چووی بهێری ئەم گەهان مالکێکێ کۆ ئەحمەدی خانی لور پێشڤەچوونە جڤاکێ پێشڤەچوونە وێژە و ئەدەبیاتێ بە هەبوونە دەسەڵاتێ ڤەگرێ دەدا دەسەڵاتەکە نەتەوەی ئەحمەدی خانی چت بێژە گەردێ هەبووە مەژی خودانك عالي كرمك لطيف دانك علم هنر كمال إذعان شعر غزل كتاب وديوان أف نوعي ببا لبابي مقبول أف جنسي ببا لبابي مقبول أف نوعي ببا لبابي معمول وحتى داوي ديشا مالك خوانا من هادي سابو خوينن أجر حاكمك ما هبويا حاكم شيء حاكم دستهلات حاكم آزادية حاكم سرخوبون أجر أو هبويا يعني نتني حاكمك ما هبا أو حاكم جيد في دولتك سر بخدبا نجري داي في دجمني يام في طرفي بويا ويتشببا أو حاكمي هاجي حاكمكي ببيرو باوري بويا هشمنديك زببيجم روشنبيري بويا نهما حاكم با أو حاكمي هان كو بدا ويجي أف دبيجا علم هنر كمال إذعان أدبه يعني ويجي كمال أوجي أدبه إذعان معرفته هنر ديارة علم زانست شعر غزل كتاب وديوان أبتشتانا همو أف جنسي ببا لباوي معمول يعني الباوي بها طب كارانين قيمته ويهبا أف نوعي ببا نكوي مقبول ببا جران دانا أبتشتانا قوه بداية يارمتي بداية بشتگيري بدا ويتش ببا من دي علما كلام موزون عالي بكرا لباني قردون يعني قو أف حاكمك ما يوصى هبويا بشتگيريا منو كسين وك من بكرا مني بهشتا ويجايا كردي بهشتا زماني كردي بهشتا هلبستا كردي كلام موزون هلبستا من دي بهشتا آلايا في هلبستي في زانستي في ويجاي لچرخو فلكان بلند بوبا يعني مني بيج هاندا آستك جلكي بلند جبركو إمكان من هنا أحمدي خانين بيجا شيانا من هيا لمخابن بشتجيرينينا بشتجيري نبا إمكان هيجن أف فكرة أحمدي خانية من دي علما كلام موزون عالي بكرة لباني قردون
بينا وروحا ملي جزيري من ملي جزيري صاغ بكرا وجاندا ملي جزيري وچاوا وجاندا احمد خاني وديوانوي وجاندا او دیوانوی هیجا و چاپ ببا و دستخط و زیده ببانا و برنگی کی جوان چه ببا و لهر پرتوخانه که کردی و میرنشینیه و میرنشینیه و احمد خانی يعني ام بيجن دسلاتا كردي او شاعر مزن وجاندا جمرني جوندابوني جوهنداني حتى انها مثلا ام لديوانك ملاي جزيري دغارن ديوانك وصا خوشكي جواني نازكي كو باش هاتبه جلد كرن كو بخطك برخوشك بوينا وب وكو دسخت جهاني هموي هاتبه نویساندن ام نابینن چما پشتگیری نبو پشتگیری هبویا کسی که وک احمد خانی ببا برپرسه بیج کتاب خانان میر ببا برپرسه کتاب فروشیا بازیده یان وانه یان جزیره آمیدیه هکاریه کسی که وصا روشن بیرو به فکر و بیرو باوری استراتژیکی که پیش روژه باز زانه بنرخینه اوه وجا كردي بيغمان ند و آستا خويا نزم دبويا نكو وجا آستا و نزم لي روشا وجاي روشك خراب بو احمد خاني قلي وغازنان ديك لي دبي مني اگر پشتگیری هبا مني ملاي جزيري وجاندا بحي بكرا علي حريري نتن ملاي جزيري علي حريري جي قنها ام نزان ديوانك وي هيا نجيانا وي ام ناستك نچوك نهاتك شیخی وی کی بون ماموستی وی کی بون شاگردی وی کی بون لکوخند اف همو اف ام دربار وان شاعر خوی کلاسیک ده آگاهین پر بچوک دزانن ام نزانن حال اوا کل جملتین دن دبیجا اف شاعر فلان روجه چی بویا فلان روجه چی رحمته فلان دره خوندیه هجرتی فلان جی بویا فلان وقت زوجیه فلان زارو کی وی بویا او همو هورگلین جیانا شاعرو نویسکارین ملتان هنه ایما کردان ام هیچ آگاهی کیجی يعني نكارن بش راس بكن كيفك وبدا فقيه طيران جبال أحمد خاني ناتشا من كيفك بدا فقيه طيران حتى بأبد بما يا حيران وأحمد خاني چه كيف بدا فقيه طيران وفقيه طيران شو يا رحمتي وفاة كريه هل بد كيف شاعران او كل دو مرناوان برهمي وان ورن خوندن ورن چاپ کرن و احمد خانی جی وی سوزه ده پشتگیریه بدن من از وی شاعری ورا وجینم و روحي وان شاد ببا فقيه طيران وصا نامينه دبن توزا سالان ده و توزا جبير کرنه ده قدام ما هبش خو امي زيادتر باخفن لي تخوازن في نقطه ببيجم كما احمد خاني وان تشتا بهبونا دستهلاتي وگريده ده بهبونا حاكمكي وگريده ده ام دزانن متنبي بيجا شعرك عربه وانما الناس بالملوك خلق بپادشاهانن ملت بپادشاه خونه پادشاه وان چاوا بملت جوسان وانما الناس بالملوك وما تفلح عرب ملوكها عجم عرب پادشاه وان عجم بن هیچ نکارن پیش کردن او تشتكي راست جي دوی پادشاه ما جمابن حاكم ما جمابن که خمخارية لما بكن که پشتگیریا پروژین ما بكن احمد خاني وید بیجا بوی فگرید ده او جي خالك گلکی گرینگا و زیرکی احمد خاني ده خویا کرن که حاكم ما هبه پشتگیری بده وان پروژین هنری پروژین ویجی پروژین ادبیاتی که ممکنه هن کسب بیجن ما او چنه قیمت آوان چه نه قیمت آوان گلکی مزنه و نکیم تره جه وان چالاکین ده جواکی ده چه دبن تو ببیجی دیوانه که هلبسته چاب ببه نزانیه کمتر دکه جوانیه زیده تر دکه ابن حاكم دكارن في تشتي بكن كو حاكم جي لفان تشتا خودي در نكبن دسلات جي لفان تشتا خودي در نكبه جخوا جواك و پاشته بمينه او هيفين كل سر تيگريدان نكارن
پێکوەرن ئەمێ لەڤژ جارەکە دی بسێکردن خەڵکا بێدا ئەمێ گلی و گازنێن سەیدای خانی بەردەوام بکەن و ئەمێ ببێژن ببینن کا چاوە ئەو ڕەوشاویە وێ دەمێ نەگەلێکی دوورەژ ڕەوشامەیە کونها ئەم تێدەدژین هەر بمینن شاد و بەختەوەر حتا خەلەکەکە دن ئۆڕەوە ئاخرێ بە ئەمانە بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 بوو بە هیوان بابەتەکان جێگای ڕەزامەندی ئێوە بێ واسچوتان لێبینی بە هەم لە بابەتە ئەدەبی و بابەتە هوەری و بابەتە هۆشیاریەکانیش سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار بەیانی 24 و دانیشتون بە هیوان ڕۆژێکی باشتان هیوای هەمیشە باشیتان بۆ خوازی خواتان لەگەڵ و ماڵتانە